لە کۆنفرانسێکی هاوبەشدا لەگەڵ ئستۆڵتنبێرگ دۆناڵد ترامپ ستایشی مێژووی 68 ساڵی هاوپەیمانی لەشکری خۆرئاوایی کرد. هاوپەیمانی ناتۆ قەڵای ئاشتی و سەقامگیری نێونەتەوەیی بووە. سەرۆک ترامپ پەیمانی کارکردنی لەگەڵ ئەندامانی ناتۆدا بۆ چارەسەرکردنی هەڕەشەکانی ئاسایشی جیهان لەوانە نائارامی لە ناوچەی خۆرهەڵاتی ئۆکرانیا و هەروەها ئەوەی سەرۆک ترامپ کە لە ئێستادا لە سووریا دەگوزارێ بە کارەساتی ناوبرد. لەو کارانە نۆژەندکردنەوەی هاوپەیمانی ناتۆ بۆ ئەوەی سنگ بخاتە سەر مەسەلە هەرەنگریگەکانی ئاسایش و سەرجەم ئاستەنگەکانی لەوانە مەسەلەکانی کۆچبەری و ترۆریزم. هاوشێوەی ڕابردوو دۆناڵد ترامپ داوای لە ئەندامانی ناتۆ کرد ئەرکە داراییەکانیان بگرنە ئەستۆ و بەڕێژەی لە سەدا 2 لە کۆی بەرهەمی نێوخۆیان بۆ بەرگری بەشداری بکەن. ئەگەر وڵاتانی دیکە بەشەپارەی خۆیان بدەن لە بری ئەوەی پشت بە وەلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ببەستن بۆ پڕکردنەوەی جیاوازیەکە، ئەوە ئێمە زیاتر پارێزراو دەبین و هاوپەیمانیەکەمان زۆر بەهێزتر دەکات. ستۆڵتنبێرگ گوتی گرتنە ئەستۆی بودجەی هاوپەیمانی ناتۆ بە شێوەیەکی عادیلانە لە نێو وڵاتانی ئەندامدا سەرتۆپی بایەخەکانم بووە لەو دەمەوەی لە ساڵی 2014ەوە ئەم پۆستەم گرتوۆتە دەست. لە ساڵی 2016دا و بۆ یەکەم جار لە ماوەی چەندان ساڵاندا ئێمە زیادبوومان لە خەرجەکانی بواری بەرگریدا لە سەرانسەری هاوپەیمانی ئەوروپا و کەنەدا بەدی کورد و زیادبوونەکە بۆ بەرگریمان بە ڕێژەی 3.8 بوو. ستۆڵتنبێرگ گوتی جێبەجێکردنی ئەرکەکانی ئەندامەتی لە ئێستادا بە تایبەت گرنگە چونکە جیهان بۆتە شوێنێکی مەترسیدار بۆ ژیان. ناوبراو گوتیژی لەگەڵ سەرۆک ترامپ هاوڕاین لەسەرەوەی دەبێت هاوپەیمانی ناتۆ هەوڵەکانی خۆی بکاتە دووهێند بۆ بەگشتداچوونەوەی تیرۆریزمی جیهانی. بڕیارە سەرۆک ترامپ و ڕابەرانی دیکەی وڵاتانی ناتۆ لە مانگی داهاتوودا لە بروکسل کۆ ببنەوە.